ئێستا زۆر بەڕێز دکتۆر بەرزان نەجمەدینمان لە پسپۆڕی ئێسک و شکاوی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ با فەرمووی. دکتۆر جان فەرموو. بەخێر بێ دکتۆر. بانی باش دکتۆر. سڵاتان لێ بەخێر بێ سەرچاو بەخێر بێ سەرچاو فەرموو. بەخێر بێ. خۆش بن سپاس زۆر بەخێر بێ زۆر سپاس ئامادە بوون. سپاس مەمنونم. پێشەکێک قسەیەکمان کرد لەگەڵ هاوکارم سەحەر. ئێمە قەدری ئەم ئەژنویانەمان نازانین هەتا تووشی پێکانێک دەبین کە ڕۆژانە چەندین کەس بە چەند هۆکارێکی جیاوازیێنە لای بەڕێستان. بەڵام سەرەتا باسێکی بکەین داخوران و یاخود تەنەکبوونەوەی کڕکڕاکەکان لە ئێسکەکانە چییە؟ بە تایبەتی ساوفان باسیکە. بزڵ ساوفان زۆر سپاس. ساوفان طبعا داخوران یا داخورانی جونگەی ئەژنۆ لەناو خۆمانە خەڵقی پێڵێ ساوفان. ساوفان چییە؟ داخورانی کرکڕاگەی ڕووپۆشی هەردوو ئێسقانی جونگەی ئەژنۆیە. کاتێککە ئەو کرکڕاگەیە داخورێت ئیتر هەردوو ئەسقانەکە لە ناو ممکنە بەریەکتری بکەون لە یەک نزیک ببنەوە تووشی هەوکردن و ئازاری بکات. طبعاً ئیشی ئەم کرکڕاگەیە سەرەتا کە خوای گەورە دروستی کردووە ئەوەیە کە جونگەی ئەژنۆ وا لێ بکات بە ئاسانی جوڵەی پێ بکات خۆ هەڵان و جەمپ و ڕاکردنی پێ بکات بەبێ ئەوەی ئازاری هەبێ و نوشتانە و چەمانەوەی پێ بکات بیخاتە ژێر خۆی لەسەری بڕات بەبێ ئەوەی ئەو دوو ئێسقانە بەریەک بکەون ئازاریان هەبێ. ئەم ڕۆڵی ئەم کرکڕاگەیە بۆ ئەوەیە. دکتۆر ئێستا چیوە ئەکە ئەم کرکڕاکەیە تووشی داخوران بێ؟ بەڵێ داخوران یان ساوفانەوەی کە لەناو خۆمانە باوە کەسێکەڵێ تووشی ساوفان بوومیان جونگەی ئەژنۆ مێشێ. طبعاً داخورانی خورانی ئەم کرکڕاگەیە بە مروری زەمەن ڕۆیە خۆی ئایجینگ پرۆسێسە یعنی بە تەمەن لەگەڵ ڕۆشتنی تەمەن داخورانی کرکڕاگەکە ڕۆیە. ئیتر بە زۆریش لە کام جیلاباوە لە ئافرەتان لە سەر و تەمەنی 45 ساڵ 50 ساڵ وەکوتم خۆی داخورانی کرکڕاگە پێنە پێش چای خۆک و تای سارە وایە تای سارە کە سەرەتاکە کڕیلۆکە باشە وردە وردە پێڕۆی ستۆکەکە ئەسوێ پێوەی نامێنێ و ئەڕاتە ئەوەی ئاسنەکەی ویلەکەیەکەوێتە سەر ئەوە کارێک وەکوتم بەکارهێنانی ئەم کرکڕاگەیە بە تەمەن ئەو نەی پێ ئەچێ ساڵێک دوان چل سی وردە وردە تووشی داخورانی ئەم کرکڕاگەیەکە. بەڵام ڕەنگە ئەو سوالەی تۆ بڵی باشە بۆ لە ئێمەیە بۆ لە پیاوانانە ڕاستەکەی حاڵەتەکە زۆر زیاترە لە خانمانە لە دوای تەمەنی 45 ساڵی 50 ساڵیەوە ڕوادات. سەبەبەکە ئەوەیە مەسەلەکە ئەوەی فسیۆلۆجی لەشی ئافرەتەکە هۆرمۆناتی لەشی ئافرەتەکە وا ئەکات تەسیری هەبێت لەسەر شیبوونەوە و تەنکبوونەوە و هەڵوەشانەوەی ئەم کرکڕاگەیە بۆیەوە ئەکا کرکڕاگەکە جیاوازتر بێت تەنکتر دەرکەوێ شلتر بێ لەوەی لە پیاواناتون و تۆڵ و باشە بەقوتر بێ بۆیە لەگەڵ ڕۆشتنەوە تووشی داخورانێکە. فاکتەری کەش زۆرن ڕاستە بە مروری زەمەن لە ئافرەتا ڕۆیە بەڵام شتەکە ڕەنگێکی کە بڵێ باشە خۆ هەمان تەمەنمان هەیە بۆچی ئەو توش بوو بۆچی من توش بووم ئەو توش نەبوو ڕەنگە ئەم قەڵەو بێ لۆدێکی زۆر لەسەر ئەو کرکڕاگانە هەبێ خۆتە زانی ئەگەر لۆدێکی زۆر زەختێکی زۆر لەسەر ئەو کرکڕاگانە هەبێ زووتر معڕەزە بۆ ئەوەی دابخورێت. سەبەبی کە ڕەنە ئەم کەسە ئاکتیڤیتی جوڵەی ئیشکردنی ئیشی کرێکاری ئیشی ڕۆژانەی ئیشی دەشت و شاخ و ئەمانەی زۆر کردبێ هیلاکە کرکڕاگەکانی مانون زووتر معڕەزە بن بۆ ئەوەی تووشی داخوران بن. هەیە هەر هیچ شتێک نییە یعنی ڕەنگە وەکو یەکیش من بڵێ خۆ فەرقمان نییە و هەمان ئیش و هەمان قەڵەوی و جسممان هەیە بۆ من بۆ ئەو نا هەیە بە ئیلتیهابات
تووشی ئیتیاباتی جونگەی ئەژنۆوە بێ ڕۆماتیزمەی هەیە و ئەو ڕۆماتیزمێ یعنی مناعە دژی ئەو کرکڕاگەیە دژی ئەو جونگەی خۆی دروستە بێ بەبێ هیچ هۆکارێک ینی خەتای خۆشی نییە خۆشی هیلاک نەکردووە قەڵەویش نییە مانوژ نییە ڕەنگە ئافرەتیش نەبێ بەڵام ئەو مناعەیە دژی کرکڕاگەی خۆی ئیشەکە ئەوەی کە خۆمان پێڵێن ڕۆماتیزمی هەیە وردە تووشی داخورانیە باشە دکتۆر زۆر کات ئەم بابەتە بە تایبەتی بۆ ئەژنۆکانمان و داخورانیان هەڵی سەوەفان ئەکوێتە سەر شێوازی لایفستایلی شێوازی ژیانمان بۆ نمونە کە باسی خانمانەکان لەوانەیە بە ڕۆژێک و بەدوان و بە مانگێک دەرنەکەێت یەکێ لەو بابەتانەی کە سەحر بمبورەکە باسیەکە بە مشتێکی گشتیە پێڵاوی بن بەرزە یعنی ئێمە زەختێکی زۆرە خینە سەر ئەژنۆکانمان پیاوان بە هەمان شێوە هیچ ڕاهێنانێکی نەکر ڕاستەخۆ چێتە نێو یاریگایەکەەوە چەندین کەس نەشتەرگەتیان کردوانی یاخود ئێمە ڕۆژانەدا ئەنیشین بە چوار مشقی ڕۆژانە خانمان قاچیانە خەنە ژێر و ئەم هەموو ڕاکێشانە هەیە یعنی هیچ ڕایەنانێکیشی پێ ناگەین کە زۆر گرنگە لەبەر ئەوەی کە چەمانەوەی تایە ماسوولکەی تایە بۆ من ئەم کردڕاگانی تایە ئەگەر پتەوی بکەیت بکمان تووشی پێکان نابی بەڵام ئەگە پتەوی نەکەیت تووشی پێکان نەبی ئەجا لانێکی کەشی باسی قەڵەویت کرد ئەی زعیفیش کاریگەری هەیە لەسەری و ئەو شێوازی لایفستایلش پێم خۆشە بەڕێزە چکە ڕۆژانەی و بەرکەوتنتانەیە لەگەڵم کەسانەیە کە بینەرەکانمان هۆشیار بین لەسەر ئەوەی ئاگامان لێ بێت بەڵێ زۆر ڕاستە یەکێک لەوانەوە کوتم ڕاستە ساوفانەکە خۆی ئەیجینگ پرۆسێسە ینی بە مروری زەمن بە تەمەن هیلاک بووە و ستۆک بووە و ساڵێک نییە و دوان نیە و سیان نیە و دنیە بەکاری هێناوە وەکو تای سیارەکە وایە خۆ هەر ئەبێ لە ئەخیرە ستۆکە بێەوە بەڵام لایف ستایلەکە شێوازی هەڵسوکەوتی ڕۆژانی ژیانی دەور ئەبینێ وەکو تۆوتێ وەکوتم هەیە ئیشی دەشت و دەر زۆرەکە ئیشی کرێکاری زۆرەکە هەڵسان و دانیشتن و چەمانەوەی زۆرە هەیە لە ماڵەوە پلیکانە و قادرمەوە هەوراز و ئەوانە زۆرەکە ئەو تەواالەتی شەرقی کە خۆمان بەکاری هێنین ڕۆژانە یان چەمانەوەی ئەژنۆکانی ڕۆژانە وەکو تۆتە بەبێ بەخۆتکردن بەبێ ڕاهێنانکردنی ماسوولکەکانی دەوروبەری ئەژنۆی ئەمە پێ ینی ئەو حاڵەتە پێڵە ئۆڤەریوسیان ئەبیوزی خراپ بەکارهێنانی جونگەی ئەژنۆی وەکوتە یاری ئەکا لە کاتی یاریکردن زیاد لە حەد بەکارهێنانی زیاد لە هەر ڕاکردن ڕۆشتن هەرچەند ڕۆشتن خۆی باشە بەڵام لە شوێنێکی تەختای زۆر نەبێ بۆ بەخۆتکردنی ماسوولکە بۆ ئەوەی دەوەرانی خوێن ڕووبات و ماسوولەکان بەخۆت بێتەوە خۆراکی باشتر بۆ ماسوولکەکە بۆ جنگە بەڵام هەیە شاخەوانیەکە خراپ بەکارهێنانی زۆر بەکارهێنانی زۆر ڕاکردن لەسەری وەکوتمان پلیکانەوە هەوراز و قادرمەوەوانە زۆرەکە چەمانەوە و نوشتانەوەی تەواالەتی خۆمان شەرقیەکان بە زۆری بەکارێنن یا لە کاتی ئیشەکەی قورسە ئیشەکەی کرێکاری ئەمانە هەمووی فاکتەرن وەکوتم جێنەتێک بۆ خۆی هەر بەبێ هیچ شتێک یعنی کەسێک بەڵێ لە منایە جیناتە و جینی ئەو کرکڕاگەی کە جینەکەی لێ دروست بووە ممکنە گۆڕانێک بەسەر جینەکەی هاتبێ لە کەسێکەوە بۆ کەسێککە جیاوازتر بێ لە ماتو بەزەڵت یعنی ڕۆماتیزمەکە خۆی شانسێتی تووشە بێ دژەتەن دژی کرکڕاگەکە دروستە بێ جێنەتیکەکە جیناتی ئەو کرکڕاگەی گۆڕانکاری ممکنە بەسەرا هاتبێ و زووتر تووشە بێت تووشی هەڵۆشانە و داخران و لوزبوونی ئەو کرکڕاگەی کەسی زعیف چۆنە دکتۆر ئەو کەسانی تۆ زێلاواز نەسەکەیڵێ زۆر جاهاگەر کە سوکاری خۆشمان بێ بە سابەت جۆڵی بەخوا تەقەتەقی ئێسقانەکانت دێت ئەمە چییە؟ ڕەنە زعیفەکە خۆی باش بێ یەکێک بێت لە فاکتەرە باشەکان بۆ ئەوەی تووشی لۆت لەسەر و کرکڕاگەیە دروست نەبێ زەختی لەسەر نەبێەوە بەس ئەگەر خۆی نەخۆشیەک لە جسمی کەسەکەی خۆی هەبێ لە ئێسقانیا هەبێ ئێسکە نەرمەی هەبێت ڤایتەمین دی و کالیسیۆم و ئەمانەی کەم بێ خۆی نەخۆشیێکی نیوتریشن نەخۆشیێکی خۆراکی هەبێ کەسەکە ممکنە کرکڕاگەکەش بگرێتەوە یا ئەو شلەی کە جونگەکە لەناو جونگەکەیە ممکنە ئەم زەعیفی کە تۆ باسیەکەی ئەو پێکاتانەی کەمتر بێ شلەکەی کەمتر بێ کالیسیۆم و ڤایتەمین دی کەمتر بێ بۆ ممکن ئەو ڕقەوتەقەی کە تۆ باسیەکەی سەبەبێک بێ بۆ ئەوە بەڵام
وەکو خۆی ئێمە ئەڵێن زەعیفی شتێکی باشە لەبەرەوەی لۆ زەخت لەسەر و کڕاگەیە دروست نابێ و وەکو خۆی ئەهێڵێتەوە یانی عزیەتی نا باشە جا ئێستا کەسێک خوا نەخواسە توش بۆ هاتوێتە لای ئێوە دەستنیشانتان کردو ئەمە سەوەفانە کە لەم کەسەیە ڕووی داوە چی بۆ ئەکەن دکتۆر هەندێک جار ئەڵێن دەرزیە هەندێک جار ئەڵێن کڵاوی ئەژنۆی ئەبێ بگۆڕێ ئەمانە لە کێیەکایە جوانە خۆی سەرەتا کە نەخۆشێت طبعاً وەکوتم لە خانمانە زیاترە لەسەر و تەمەنی 45 ساڵیەوە سکاڵای واکە کە ئەژنۆکانی هێشێت کاتێک کە ئینێری بۆ ئەشیعە دەرەکەوێت کە سەوفانی هەیە ئێمە لەو حاڵەتەیە سەوفانەکە تەصنیفەکەین بۆ 4 قۆناغ ئەڵێن باشە یعنی 4 دەرەجەی هەیە بەڵێ دەرەجە یەک باشە یا خراپە خراپتر لەو زۆر خراپ ئەمە چییە هەریەکە ئەمە وەکوتم بزەبە دەگەر دیسانەوە تەشبیهیکەی بە تای سیارەکە هەیە تۆزێکی ستۆک بۆ سواوە و ڕۆشتووە هەیە زیاتری ڕۆشتووە هەیە لەوەش زیاتر هەیە لەوەی هەر پێوەی نەما بێ ئاسنەکەی بە ویلەکەی بەدەرەوە بێت ئەمە نیشانەکانی چییە؟ ئەوە نیشانەکانی هەم بە ئەکسڕی بە ئەشعای ئێمەی بینین هەم بە ئەو ئازاری کە نەخۆشەکە خۆی باسیەکە دەرەجە یەکەوەیە کە نەخۆشەکەی سێری ئەشعەکەی ئایبی نییە بۆشایی مابینی دوێسخانی جونگەکەوەکو خۆی ماوەتەوە پارێزراوە ڕەنگە نەخۆشەکە ئەسڵەن بڵێ مەگەر لە کاتی مانوبوونی زۆرە ئازارم هەبێگینە ئازارێکی واشی نییە بەس بە ئەشعا بینی التیهابێک لە قەراخی کرکڕاگەی ماسوولکەکەی هەیە و دەرکەوتەوە حاڵەتێکی کەمە دەرەجەی دووەوەی نەخۆشەکە ئەڵێ ئازارم هەیە بەڵام بە ڕۆشتنی زۆر ئەگەر ئەو ڕۆژە زۆر ئیشکەم زۆر جوڵی ڕۆژانم هەبێ هیلاک بێت ئازارەکە دەرەکەوێت کە سەری ئەشعەکەی بۆشایی مابینی جونگەکە نەوعان ماکەمی کردووە بەس بۆ حەدە نیە نەوعی سێم ئەوەیە نەخۆشەکەڵە هەر لە دەیلی ئاکتیڤیتیە لە جوڵی ئاسایی ڕۆژانەش من ئازارم هەیە بەبێ هیچ شتێ بۆ دەوامێکە چم بۆ دوکانێکی هەیە مارکێتێکی هەیە جوڵێکی ئاسایی ڕۆژانەشمێ ئازارێ سەرەکەی بۆشایی جونگەکە بە تەواوی کەمی کردووە تووشی ئیلتیها بۆ لە ئەکسڕەکە دەرەکەوێەوە حاڵەتی جوارەمەوەی کە زۆر خراپە وەکوتم هەر تاقەکەی پێوە نەماوە کرکڕاگەکەی پێوە نەماوە لە ئەشیعە سەیرەکەی هەردوو ئێسخانەکە ئێسخان لە ناوی ئەسخانی پێوتری ئێسخانەکە چۆتە ناو یەکەوە و نەخۆشەکە هەر لە شەوە بەبێ هیچ شتی ئازارێکی لە ڕادە بە دەری هەیە ئیسراحەتی نەماوە هەر توانای ئەوەی نییە چەند هەناوێک بڕوا ئەبێ دانیشێ چونکە ناتوانێ بڕوا یا ئیشی ڕۆژانی ئەگەر مامۆسابێ ئەگەر فەرمانبەر بێ پیشەیەکی هەبێ ناتوانانی ئیشەکەی بکە لەبەرەوەی ناتوانێ بڕە ئازاری زۆر لەبەرە بۆ ئەم 4 حاڵەتە تەسنی فەکرێ ئەوە هەر دیسانەوە بۆ عیلاجەکە شیوەکو باسە کرد بەپێ ئەم مەرحەلانە ئێمە عیلاجیانەکەین مەرحەلە 1 و 2 طبعا سەرەتا بۆ هەر کەسێک لە علمی پزیشکیە علاجی دەرمانە علاج طبیعیە دوای ئەوە ئەخیر مەرحەلە ئەگەر هەر ناچار بووی ئەو کاتە عملیاتە طبعا هیچ کەسێک حەز بە عملیات ناکە و دکتۆریش حەز ناکە نەخۆشەکە عملیات بکە حاڵە ینی لاینی یەکەم چییە جارێ با بۆ بڕات ئەوە عیلاجەکانکە هەتا ئەو حەدەی تەحمولیەکە و ئەگونجێت لەگەڵ ئازارەکەی مەرحەلەیەک و دووەکوتمان بەش نەوعانیە ڕاستە ئازاری هەیە بەڵام ئازارەکەی لە کاتی جوڵی زۆر ئەمە ئێمە مهمترین شت ئەوەی لایفستایلی بگۆڕێ وەکوتمان هەڵسان و دانیشتنی چەمانەوەی ئەژنۆکانی ئەبێ نوێشکردنی کورسی بێ تەوالێتی غەربی بەکاربێنێ چەمانەوە بە ئەژنۆکانی ناکە لە کاتی ناخواردنا لەسەر کورسیە بێ پلیکانە و قادرمەوە هەوراز و ئەمانە ناکە یعنی ئەبێ ئەم ڕێنمایانە تەطبیقکە دەشت و شاخ و ئەو شتانە زۆری پێ ناکە زۆر لەسەری ڕاکردن و خراپ بەکارهێنانی و ئەژنۆیە کریەکاری و ئیشی قورس و ئەمانە ینی بە شکلێکی عام ئەوەی کە زەرری هەیە ئەوەی کە لۆدا ئەوەی کە زەختە بۆ ئەو جونگەیە ئەبێ ئەمانە کەم کاتەوە دوای ئەوە هەنێک پێی ئەڵێ هەنێک ڕاهێنانی تایبەت هەیە وەرزشی تایبەت هەیە بۆ خۆی لە ماڵەوە فێریان بێ ئەبێ بیانکە بۆچی بۆ بەقوتکردنی ماسوولەکانی دەوروبەری ئەژنۆی تا چەند ماسوولەکانی دەوروبەری ئەژنۆی بەقوتر بێ محکەمتر بێ توانای ڕاگررتنی ئەو جونگەی باشترە بێ لە کاتی ڕۆشتنا بەم لاولا ناکەوێ و
لە جێی خۆیە بێ ئەم جای نەسەر ئەوەی عیلاج دەرمان خواردن دەرمانمان هەیە بەس بۆ ئەوەی ئازار ئاوساوەکەی نەهێڵێ تەمان لە ناوە برینارە بێ تووشی سووربوونەوە و هەوکردن و ئاوسان و کلسەکە و هەندێک جارەوەیە ینی ماسوولەکانی دەوروبەری ئەشنۆی ئەوانی شتێکە چن لایەک شیە بێتەوە و ئەکشێ و لاکەی کە توڵە بێتەوە و ئەژنۆکەی خوارە بێ و لارە بێ ئەوانەی تێکەوێ تۆ عیلاج بەکارێنی عیلاجی موسەکینات بۆی ئازارەکەی نێڵێ بۆی ئاوساوەکەی بۆی سووربوونەوەکەی نێڵێ عیلاجیشمان هەیە وەکو سەپلمنتی پێوتری وەکو خۆراک کە ئەیخوا بۆ چەند مانگێک ماوەیەک بۆ ئەوەی ئەو کڕکراگەیە خۆراکە على ساس بۆ ئێسقانەکە بۆ کڕکراگە بۆی بەخۆتە سەپلمنتەکە چی تایە ڤایتەمین دیسری تایە کالسیۆمی تایە کانزاکانی تایە شەریکاتە و لە کڕکراگەکە ئێمە چەند مادەیەکمان هەیە کۆندرویتن و گلوکۆز هەماینە ئەوانەی پێ ئەوترێ پێک هاتەی کڕکراگەکەی کڕکراگەکە لەو مادانە دروست بووە ئەمیش ئەم مادەیە دروست کراوەتە وەکو مادەیەکی سروشتی هەر نەچڕال خۆیەتی ئەیرێتەوە هەرچەند محاڵە دروستی کاتەوە وەکوتم کە بوو بە مەرحەلەی سێ مستحیلە ببێتەوە بە مەرحەلەی یەک یعنی وەکو وایە کە بوو بە 30 ساڵ مستحیلە ببێتەوە بە 20 ساڵی وەکو 20 ساڵی لێبێتەوە بەڵام تۆزە بەقوتریەکە تۆزە گەشتریەکە تۆزە تۆڵتریەکە وەکو ئەوەی ئەگەر یەکێک نەیخوا ممکنە لە 5 ساڵی داهاتوە بە تەواوی وێران بێ بەڵام کە ئەم ئەیخوا تۆزێ پرۆسەکەی بۆ خاوترەکە درنگترێخە ئەم نەی خواردووە بە 5 ساڵی کە وێرانە بێ ئەم خواردوێتی و بەقوترە و محکەمترە و هێشتێتەوە بۆ 15 ساڵی کە خراپ نییە و ئەو شلەی ناو جمگەیە مەسەلەن بە شێوەی جێلاتین دروست کراوە هالیونەکە ئەسیدی پێ ئەوترێ ئەمەی پێرێت تا ئەو شلێ زیا کاتەوە یعنی شلەی ناو جمگەکەی لوبریکیشنی کاتەوە ناو جمگەکەی فرێش کاتەوە چوری کاتەوە بۆ ئەوەی لە کاتی جوڵە و حرەکە لێخشاندن کەمتر بێت تا چەند لێخشاندن کەمتر بێ بریناربوون و هەوکردن و کلس و داخوران کەمترەکە بۆیە ئەم جێلاتینەی پێیرێ تا ئەوەی ناو جمگەکە تۆزێ وەکۆ بڵێت چوری کاتەوە باشە باسی دەرسی بکەین دەرسی ئەژنۆ بەڵێ ئەم دەرسیە بۆ چێ بەکارە هێنرێ چکە من زۆر جار بیستومە لەسەر ئەوەی کە ئەژنۆ لەگەڵ داخورانەکە باسی خاڵێکی کە زۆر گرنگ بوو کە لە کەسی ئاسایی شارڕۆیە من لە خۆمان ڕۆیە بوونی کلس لە بینی جومکەکان و ماسوولکەکانە من لە قۆڵمان ڕۆیە لە بەر یاری یەکەم یاری ئاسن و ئەوانەکەم مادووبوونێکی زۆری پێوە بوو هەر دەسمە هەر شتێک ئازارێکی زۆرمە بوو پزیشێکی وەکو تۆی بەڕێز دەرزی بۆ بەکارێنە لەم سەری ئێسکانەیە بۆ ئەژنۆکان زۆر کەسمان هەیە ئەوەی وەکو خۆت باست کرد بە هەموو شتێک ئازاری هەیە یعنیڵێ لە خەوە ئازارمێ کە خەو پشودانە باشە لە خەوە قاچ ئەژنۆم ئازاری هەیە ئێوە وەکو پزیشک کەی بڕیاریێن دەرزی بۆ بەکاربێنە بەڵێ و ئەم دەرزیە بنبڕ یەکات یاخو کاتیە و ئەم دەرزیە هاوکاریەکە کەیتر ئەم کەسە قەلەقی ئەژنۆی نەبێ جوان زۆر جوانە یەکێکە لە ئەو سوالەی کە تۆ ئەیکەی دائیمە نەخۆشەکان لەسەر ئەم دەرزی جومگەی ئەژنۆیە لەسەر چاکبوونەوەی و عیلاجی تەواویە یاننا ئەم نەوع مناقەشەیەکەن لەگەڵ دکتۆر ڕاستی وەکوتمان عیلاجەکە چێ ئێمە لە مەرحلە بەسیتەکانەوە لاینی تریتمنت لاینی عیلاج لە مەرحلەی بەسیتەوە دەست پێکەی ڕاهێنانە و ئەو سەپلمنتانەی ئەو خۆراکانەی کەوتمانە بە شێوەی حەبوو ئەوانە خۆراکە بۆ دوای ئەوە ئەگەرەمانە ئیسیفادەی نەبوو هەرچەند نەخۆشە ترسێ لە دەرزی ئەگەرەمانە ئیسیفادەی نەبوو ئەڵێن بۆ محاولەیەک نەکەین دەرزیەکە بەکاربێنین یعنی هەر ئەو حەبانە بە شێوەی دەرزی لە باتیەوەی کە تۆ بە حەبەی خۆی بچێتە مەعیدەتەوە و لەوێەوە بۆ خوێن و بۆ ئەملا تا ئەگاتەوە جمگەکە با ڕاستەخۆ لە ئەژنۆکە بێت طبعاً قسەی من لەسەر دەرزیلیان ئەوەیە کە دوو نوع دەرزیمان هەیە یەکێکیان ستیرۆیدە یعنی بەس بە نەخۆشەکە ئەڵی مجرد بۆ ئەوەی تۆ ئازارێکی زۆری هەیە ئاوساوێکی زۆری هەیە لە ناوە تووشی خوێن تێزان و بریناربوون و بەرکەوتن و ئێسقانەکە تووشی داخوران و ئەوە بووە ئازارەکەش لە ئەنجامی ئەوە دروست بووە با دەرزی ستیرۆیدە بۆ بکەین بۆەوەی
تۆزە بە سرعتر ئازارەکە و نەمێنێ ئەو تاوان ستیرۆیدەکە تەنیا ئەوەیە ئاوساوەکە نایڵێ سوربوونەوەکە نایڵێ خاوێ کاتەوە لە ناوە ئاوساو ئیلتیابەوە بەوەش ئازارەکە نامێنێ ئەمە ستیرۆیدی پێوترێ دەرجەکە لە بازاڕیش هەرزانە بە 15-20 بۆ نەوەیە نەوەیەکی کەی دەرزیمان هەیە ئەویان جێلاتینەکەیە خۆراکەکەیە ڕاستەوخۆ ئەڵەی تۆزێ خستە ڕاستەخۆ بۆنە ئەویش هەروەکەوە بۆ ناو جومگەکە ئەکرێ بەڵام ئەمان وابزان بە بەنجی شەوەیە دوکتۆر ئەتوانی چەند سیسیەک بەنجی تێکەی بۆ ئەوەی هەم ئازارەکەی نێ لە خاوتری کاتەوە ئەم جێلاتینەی بۆ ئەوکەی بۆی ڕاستەوخۆ خۆراکەکە جێلاتینەکەکە وەکو لوبریکیشن وەکو چاورکردنی ناو ڕووپۆشی جومگەکە بەکارێت بۆ یەکەی بۆی تۆزێ ئەو شلەی تیاابێ دیسانەوە کوتم چوری کاتەوە سافی کاتەوە و خۆراکێک بێ بوو بۆ بەقوتکردن تاوان نەخۆشە ترسێ بەس ڕێنمای منەوەی بیکەن یعنی شتێکە ئیسیفادە و لێ کرد خێر علاخێر نەوکرد خۆزەرێ نەکردووە ڕاستە ئەمان لە ڕووی سیارەوە ستیرۆیدەکە تەنیا ئازارەکە نایڵێ هەرچەند مزعفاتی زۆرە هەرچەند خۆی هۆکارە بۆ ئەوەی کە ئێسقانەکە داخورێ ئەوە جگە لەوەی مزعفاتیکەی زۆرتری هەیە ئەوە مجرد بۆیە ئازارەکە و نمێنێ ئەتوانی دوای 6 مانگیش دووبارەی کەیتەوە ستیرۆیدەکە جێلاتینەکەش هەر بۆ 6 مان نەتوانی دوای ئەوە ئعادەی کەیتەوە 5 بۆ 6 مان هەریەکە بۆ کێ ئەکرێ ڕاستی وەکو کتێب علم ئەڵێ دەرەجەی 1 و 2 ئەوانەی کە سۆفانە بەسیتەکەیان هەیە بە تایبەتی جێلاتینەکە با بۆ ئەوە بکرێت وەکو چارەسەر بۆ گەنجەکان وەکو چارەسەر بۆ گەنجەکان ئەتوانێت بۆ ئەوەی کەش بکرێ بۆ ئەو دەرەجە خراپەکە ئەوەی تاو تووشی داخوران بۆ بەڵام ئەڵێ ئیسیفادەی نییە هیچ سوودێکی نییە بەڵام بەڕێی من بیکە هەر بە تایبەتی جێلاتینەکە با بکات ممکنە ئیسیفادەی لێ بکە ئەگەر ئیسیفادەی لێ نەکرد هەر ئەوەیە کە دەرزیەکی کردو تۆزی ئازاری هەبوو باش پارێکی سەرکتوە بەڵام ستیرۆیدەکە زۆر نەیکات چکەوە کوتم ئێسقانەکە تووشی داخوران ڕاستە ئازارەکە ناڵێ بەڵام خۆی هەندێک جار سەبەبە بۆی ئێسقانەکە شیەکاتەوە کڕکراگەت ئەو نێکە داخورێنی مزعفاتی کەی بۆ ئۆرگانەکانی جسمیش هەیە باش باچە پرسیارێکی کە بکەین ئەمانە بۆ کۆمەڵە کەسی تایبەت بۆ وەرزشەوانەکان ئەوانەی یاری لە جوانی و قورسایی بەرزەکەنەوە باڵە یاری قاچەیە ئایا ئەژنۆ بەستن لە کاتی بەرزکردنەوەی قورسایی پارێزگاریکردن لە ئەژنۆ بۆ ئێسکەکانتەوە ڕێنمایی تۆ چییە بۆ ئەو لایفستایلی ڕۆژانەی خۆمان بە ژنان و بە پیاوانەوە بۆ مناڵەکانیشمان ڕایبێنی چکە لە گەشەیان دانیشتن بە چوارمشقی باشە یا خراپە و بەکارهێنانی زۆر کات خۆمان وا ڕاهاتوێن لە خەوڵەسین دوسێ جاملمانە تەقێنین واش ڕاهاتوین ئێستا زۆر کەس ببوورن قاچ فڕێە ئەژنوێ تەقێنەیە ئەمانە باشن ڕۆژانە خەڵک ئەنجامیات یان نا یاخود چۆن بتوانین ئێمە پارێزگاری لە ئەژنۆکانمان بکەین بەڵێ جوانە خۆی طبعا لە یەکێکە بۆ یەکێکەوە کوتم لایفستایل شێوازی ژیانی ئەو کەسە ڕۆژانەی وەرزشی ئەو کەسە ئەحتیمامان بە ئەژنۆکانی بە سەحەتی خۆی دەورەبینێ وەکوتم تۆ تای سارێکە هەیە ئەگەر سارەکە لە شوێنێکی هەتاوی بەرنەکەی و ئەمنە ئەم سەر و سەر و ئەم شارە ئەو شاری پێنەکەی تو دەشت و دەر و شاخی پێنەکەی کێشەی حتممە نەمێنێتەوە بەڵام ئەگەر بیەی بە هەموو شتێکە ئەکید ستۆکە بێ و ئەڕوە بۆیە وەکو لایفستایل بزەبت چەند بۆت کراوە کوتم یەکێک لەوانە با دانیشتنمان لەسەر کورسی بێ ناخواردنمان لەسەر کورسی بێ واژنۆکانمان بە دەرەجەی ئاوا 45 بۆنەوە دەرەجە گۆشەی تیاابێ ئەنی بە تاوینەی چەمێنینەوە نەخێنە ژێر خۆمانەوە لە کاتی تەوالێتە تەوالێتی غەربی بەکاربێنرێت تەوالێتی تۆ بە یەک ڕۆژ و دوڕۆژ کاریگەری ئەمە دەرناکەوێت بەڵام بە مروری زەمن تۆ ساڵانێکە ئەوە ئەوە دانیشتوی بە چوار مشتی دانیشتوی تەوالێتی غەربی و بەکار نەهێناوە شەرقیە و پلیکانە و هەوراز و قادرمەوە ئەوەی کە تۆ ئێڵی دانیشتن چەند سەعات لە ژێری خۆیان وردەوردەوەکە بەرکەوتنی مابینی و دوو کڕکراگەی زیاترەکە زیاتر مانویەکە زیاتر هیلاکیەکە ئەکیت لە مستەقبەلا زووتر تووشی داخورانیەکە مقابل ئەوە ئەگەر ئەم کەسە ئەژنۆکانی بەڕێکی بەکاربێنێ ڕۆژانە تەمرینی ماسوولەکانی دەوروبەری ئەژنۆی بکە ڕاضە بکە بەردەوام بێت بێزار نەبێت و بەردەوام ڕاضە بکات ڕۆژانە ڕاضەی هەبێت بۆ ئەژنۆکانی
ئەژنۆکانی توم تۆڵترە بێ محکەمترە بێ پارێزراوترە بێ لە کاتی ڕۆشتن و ئەمە بەم لاولایە ناکەوێت بەریەک لایەکی شل نابێ ئەوە بێ یا ئەگەر ماسوولەکانی تونتر بێ بەستەرەکانی تونترە بێ لە کاتی یاریکردنە شل و شاو نابێ بەریەک بکەوێت تووشی داخورانیکە بۆیە لایفستایل وەرزشکردن ڕۆژانە خواردنی چێکردنی ڤیتامین دی و کالیسیۆم و ئەو کانزایانە وەرگێت بۆ بەخۆتکردنی بەستەر و ماسوولکە و کرکڕاگەی ئەژنۆی ئەکیت مدەتێکی زۆر ماوەیەکی زۆر ئەژنۆکانە مێنێتەوە پارێزراوی بێ. گرنگە دکتۆر بۆ وەرزشەوان بەستنی گرنگە لە کاتی وەرزشکردنە؟ ڕاستی نەخێر من ناڵم بۆ بەستن چونکە لە چەند حاڵەتێک ئەمەگەر زەرور بێ یا مەگەر مەترسیەک یارێکە تۆزێ عنوفەت و ئەمانەی تیابێ ئەگینا باشتر وایە ئەژنۆ فێری بەستنی نەکەی چونکە ئەو نەبەستەوە ماسوولەکان زەعیفە بن بۆی قۆوەرگێت. بەڵێ ماسوولەکان زەعیفە بن وێسقانەکە زەعیفە بێ کرکڕاگەکە زەعیفترە بێ تەمەڵە بێ کە تەمەڵ بۆ زەعیف بوو ئێماڵین با ڕۆژانە ڕاضە بکە با بەخۆت بێ با ئاکتب بێ با خوێنی بۆ بچێ با جوڵەی زیا بێ بۆ ئەوەی زیاتر جومگەکە ئاسانتر حرەکەی تیا بێ و جوڵی چەمانە و نوشتانە و ئەوانەی پێ بکرێت بەڵام ئەگەر تۆ بەستەوە ئەو ماسوولکەیە زەعیفە بێت ئەو ئێسخانە زەعیفە بێت ئیلا چەند حاڵەتێک نەبێ ئەگەر ئازاری هەبێ ئەگەر هەستەکرد بریناربوونێکی هەیە فترەیەک بۆ فترەیەکی محەدەد پارێزگاری لەکەی ئەیهێڵیتەوە بەڵام ناکاتە ئەوەی هەموو کاتێک ئەو مەسنەدە بەکاربێنێ جا وەکوتم سەوفان باسی عیلاجەکانی کرد چی بکە ئەمانە توش بوون عیلاجەکانی ئەوەمان باس کرد کە ڕاهێنانەکە لایفستایل لە گۆڕێ دەرمانەخوا بەڵام هەشمانە ئەگاتە مەرحەلەیەک کە ئیتر پێویستە عملیات بکە نەشتەرگەری بکە نەشتەرگەریەکە چییە؟ گۆڕینی جونگەی ئەژنۆیە بەڵامی تر بۆ کێ ئەکرێ و کەی ئەکرێ و چۆن ئەکرێ ئەوە مۆزوعێکی کێ لەوای یەک دقیقە پێمانەڵێ بە تەسەوری من ئەگەر یعنی نەخۆشە گەشتە ئەخیر مەرحەلەکانی فترێکی زۆر عیلاج بەکارێنێ عیلاجێکی زۆر زۆری بەکارهێناوە بێزار بوو لەوەی هیچ ئیسیفادەشی نییە دەرزی تاقی کردوێتەوە ئەو عیلاجانە بۆ مەعیدەی بۆ دڵی بۆ زەختی بۆ گورچیلەی بۆ جگەری حتا بۆ خودی ئێسقانەکە خۆی خراپە ساڵێک دوان سیان ئیسیفادەی نییە یەکاکە ئیسیفادەی نیێوازی لێبێنە گۆڕینی جومگەکەکە گۆڕینی جومگە چییە نەشتەرگەری بۆ کرێ خاوێنکردنەوەی جومگەکەی ئەو کرکڕاگەی کە ڕۆشتووە لەکەیتەوە لە باتیەوە مەوادی خۆی هەیە مەوادی بۆ دانرێتەوە باڵانسی جومگەکە کرێتەوە بۆ شایەکە یەگەڕێتەوە ڕەنگە نەخۆش بڵێ چاکەمەوە مهم ئەوەی تۆ لە ئازارەکە نەجاتە ئەبێ تۆ لە عیلاج و حەب خواردن نەجاتە ئەبێ چ لەوەی تۆ هەموو ڕۆژێ حەب عیلاج و بەردەوام ئەم ئازارەوە بێ بەڵام ئەتوانین بورە لەسەر ئەو نەشتەرگەریە زۆر هاوڵاتیان زۆر پرسیاریان لەسەرەوەی ئەو مەوادەی کە بەکارهێنن ئەسڵ و عادی هەیە وەجیازی هەیە لە نرخا بڵێ لای پزیشێکی بەڕێز بەمەنا ئەکرێ لای ئەمریکا بەمەناکرێت چکامە وەختایی سیارەکە نیە دکتۆرەچی لە بازاڕی گۆرەمە ئەژنۆ یەک جارەکرێت بەڵێ پێمان بڵێ ئەسڵی بەڵە ئەسڵ و عادی هەیە مەسڵ مەوادی هندی هەیە مەوادی تورکی هەیە ئەمریکی هەیە ئەڵمانی هەیە ئەکید چۆن حتا سوالی نەخۆشەکەوێت دکتۆر بۆ ماوەی چەند ساڵەمێنێتەوە چەند ساڵ بەرگە ئەگری ئێمە ئاڵێن 20 بۆ 25 ساڵ بەڵام نابێت ئیلا بڵێ 25 ساڵەوە خۆی بایۆمیکانیکەڵ ئەتیمادە لەسەر بایۆمیکانیکی ئەو مەوادە بایۆمیکانیکی بایۆلۆجیکلی لە چی پێک هاتووە مەوادەکە ینی چەند مادەی بەقوتیان تیا کردو چەند مەوادەکە ئەسڵا چەند کوانتیتیەکەی چەند بڕەکەی چەند شێو و دیزاین و شکڵەکەی ئەستور و بەقوترە لەگەڵ مەوادێکی کەیەکە بایۆلۆجیکلی پێکاتەکەی زەعیفترە کەمتری تیا مەوادەکە تەنکترە ئەوە ئەمان زووتر ئەڕوا و چکە بایۆلۆجیکلی پێکاتەکە دەورە بینێ بۆی چەنەمێنێتەوە دوو میکانیکی ینی کەسەکە بۆ کەسێکی گەنجیە گۆڕی ئێوارە و بەیانی ئیشی ناو بازارڕەکە و ئیشی قورسەکە و ئیشی کرێکاریەکە ئێ زۆر بەریەکەکەوێت زووترە ڕوا ممکنە نەگاتە 20 ساڵەکەش بەڵام کەسێک لە ماڵەوە دانیشتۆی ئیسراحەتی هیچ نییە ممکنە 30 ساڵیش تەواوکەوە دکتۆر ئێستا ئەگەر ئەو فترەی کەوتت بەسەرچوو ئەمە چی لێکەن دوایەوەکەیتە کەڵکینەما ئەو فترێ بەسەرچوو ممکنەوە خۆی بمێنێتەوە هیچ کێشەی نەبێ
هەمیسان بۆیە گۆڕنەوە هیچ کێشەی نەبێ بۆیە گۆڕی بەڵام ئەگەر نەخۆشەکە سکاڵا ئەوەی کرد ئازاری هەیە ژیانی لێت یەکچێتەوە ناڕەحەتە ئیشی ڕۆژانەی پێ ناکرێ ئەو کاتە تۆ تەشخیسیەکەیتەوە بەپێی ئەشیاو بەپێی سیتیسکان و پشکنین تایبەتی خۆی ئەگەر پێویستکە بۆیە گۆڕیتەوە لەسەر ئەسڵ و عادیش لەسەر سعرەکە سوالی بۆ کۆکەیتەوە گەر نزیک 15 ساڵەکە بوویتەوە بۆی دکتۆر ئەمریکەکە بۆ یەکشت هەیە وەڵا لەسەر ئەوە زۆر جار نەخۆش لەم ئەسڵ و عادیا سەری لێ تێک چووە یعنی تۆزە قەلەقیان کردووە بە شکلێکی عام لە سلێمانی لە منطقەی خۆمانە ئەوەی کە بەکارە هێنرێت هەمویان تقریبا وەکو یەکن وەکو یەک ئەسڵن وەکو یەک ئەسڵن هەندێک جار ڕەنگە بووترێ بۆ ئەم بە چل گەڵا کردی ئەو بەسی گەڵا کردی من دڵنیایەکەمەوە مەوادەکە هەردووچیان بە 20 گەڵایە بەڵام ئەم خەسخانەیە 20 کەی خستۆتە سەری ئەم خەسخان دەی بۆ قازانج خستۆتە سەری لەوە دڵنیا بن ئەوەی کە لەم زۆنەیە کرێ هەمووی وەکو ئەسڵ و عادی ممکنە گەڵایەک کەمتر زیاتر فەرقێکە بێت ئەو فەرقەش نییە هەمویان لە دەوری 20 ئەوەستێ ئەمە بۆ ئەوانەی کە ئێمە پێڵین پرایمەری یعنی ئەوانەی کە ئاسای جمگەیان داخراوە بەڵام هەیە جمگەکەی وێران بۆ و ئێسقانی ڕۆشتووە و خراپتر بۆ و بەشێ لە ئێسقانەکەی نەماوە سێکندەری پێوترێ جۆری مەوادەکەی جیاوازترە مەوادەکەی جیاوازترەوە دەگمەنەوە لە هەتا سەدانە لە ماکەی دانێ لەوە ناکرێ ئەوە حاڵەتێکی تایبەتە ئەویان ناڵێ تۆزە ماوەکەی کرن بەڵام وەکو ئەوەی بعد نەخۆش قەلق نەبێ بۆ ئەم مەوادە بۆ ئەموتی چل بۆ ئەموتی سی کاکە ئەمیان دەقازانجی خستۆتە سەر ئەویان بیستی خستۆتە سەر کورت و مختصر تقریبا هەر یەکشتن ڕاست ئەمەیان ئەم ئەڵمانیە ئەمەیان ئەمریکیە هەردووچیان لە منی وەرگرە 20 ساڵە کامێنێتەوە ئەوە ناڵێم دەگمەن هەیە هەندیا تورکی بەکاربێنێ کە نیشە بڕواناکەم باش ئیشەڵڵا کەسمان پێویستمان بەوە نابێت ئیشەڵڵا هەموو تەندروست باشە بین و ژڕێنمایەکانی ئێوەی بەڕێزابین لا موشی گرنگترەوەی کە بتوانین لایفستایلی ژیانی خۆماکو و دکتۆر ئاماژەی بیا لە شێوازی هەڵسو و کەوتمانە ئەم ئەژنویانەمان زۆر بە نرخن بەڵام هەتا گرفتێکمان بۆ دروست نەبێ نازانین چەنە نرخەکەی چۆنە و چۆنیش ئەتوانین پارێزگاری لێ بکەین وەرزشکردن خواردنێکی باش خەوێکی باش پشودانێکی باش و بتوانی ئەوانەی کە ڕۆژانە ئەو پێڵاوانەی کە لە پێیەکەی چەند تەندروستە و پێڕۆشنێکی باش و بۆی کە تەوبوونێک لەناو ئەژنۆکان تا بێ دووبارە سپاس بۆ تۆ دەستان زۆر خێر